بە پێی ئەنستیتوتی ئاسایشی دەرمانخانەیی ساڵی ڕابردوودا لە نیجێریا 84 مناڵ بەهۆی شیری لەکەداری یان پیسی دەگانەوە مردوون. فەرەتە لە 2000 لە ساڵی ڕابردوو دەرمانی ساختە دروستکراو بۆتە هۆی نەخۆشی و مردن. کەنو دەرسەد لە ساڵی 2008 زۆرترە سکات لەگانگە بەڕێوەبەری PHRMA کە کۆمپانیانێکی سەرەکی لێکوڕێنە و داروخانەیە دەڵێ زۆر ئاسان و قازانجدەرە بۆ فرۆشتنی دەرمان لە هەمان جۆر بەڵام لە ئاستێکی نزمتر. ئێمە هەمومان پسپۆر نین جا باوەڕ بەوانە دەکەین کە کەرستەکان دەنێرن شتی دروستمان بۆ بنێرن لە زۆر بەشەکانی جیهانی بەرەو ڕستکان چوو ئەم باوەڕیە بۆی هەیە پێشێل بکرێ چونکە دابەشکردن و فرۆشتن و سازکردنی ئەوەندە قازانجی هەیە لە بەرنزمی ئاستی چۆنەتی ئەو بەرهەمانە. دروستکردن و فرۆشتنی دەرمانی ساختە دروستکرا و گرفتێکە بۆ هەردوو وڵاتانی دەوڵەمەند و هەژار. هۆ دەڵێیت لە وڵاتانی دەوڵەمەند دەرمانی ساختە بە تایبەتی دەرمانی هۆرمۆنین سترۆید و دژە شیرە پەنجە بەڵام لە وڵاتانی بەرەو پێشچوودا بە تایبەتی ئەفریقا نەخۆشەکان زۆرجار دەرمانی ساختە دەکڕن بۆ تیماریکردن ئەو نەخۆشانەی بۆ ژیان مەترسیان هەیە وەکو مەلاریا دەدەباریکە HIV و ئیدز و ئەو نەخۆشانە لەوانەیە بە زوویی بەتر ببنەوە بەو جورە دەرمانانانە. ئەشیفی گۆگۆ سەرۆکایەتی کۆمپانیای دەکات کە کڕیاران دژ بەو جۆرە ساختەکاریە دەپارێزێت دەڵێت حکوومەتی نیجێریا بە تەکنۆلۆژی تەلیفۆنی مۆبایل کە کۆمپانیاکە دروست کردووە شەڕیان دەکات. ئێمە تەکنۆلۆژیەکمان ساز کردووەکەوە باوەڕی و متمانەی کڕیاران بۆ دەرمانی دروست لە شوێنی کڕینیدا ئاسان دەکات. دەرمانەکان وەک بلیتی یانەسی بژمارەیان لەسەر و هەر دەرمانێک ژمارەکەی جیاوازە. کاتێک کە دەرمانێک دەکڕی بە پەیامێکی تێکستی ژمارەی دەرمانەکە بۆ کۆمپانیەکە بنێرە و یەکسەر وەڵامە دەدرێتەوە کە ئەو دەرمانە دروستە یان سەختەیە. هۆ ڕادگەینی هەرچەند دەرمانی ساختە لە سەرانسەر جیهاندا دەفرۆشێت بەڵام وڵاتانی دەوڵەمەند باشتر دەتوانن کۆنتڕۆلی بکەنەوە ڕێگە لە فرۆشتنیان بگرن. لە گەنگە دەڵێت ڕێگرتن لەم جۆرە دەرمانانە زۆر سەختە لەبەر ئەوەی هەندی وڵاتان یاسای توندیان نییە. ئەگەر وڵاتێک هەنگاوێکی مەزن بەرەو پێشەوە بنێت تەنانەت وەک ئەوەی ئەمریکا کردوەتی بە دەستگایکی ڕێخستنی وەک ئاژانسی دەرمانی بە سەپاندنی قانون زۆر بەباشی هێشتا بەس نییە بۆ بەشەکانی دیکەی جیهان و کەسانی کەوا لە ناوەندی نوێن و وەک بواری دەرمەخانەی بە ئینتەرنێت. کارخانە گەورەکانی دروستکردنی دەروانی ئەرزان لە هێند و برازیل کارخانەجاتی دار و دروستکردن تاوانبار دەکەن لە باکارهێنانی کێشەی ساختەکاری بۆ پاراستنی نەخۆشەکانیان. بەڵام هۆ دەڵێت کێشەکە مافی دارایی ڕۆناکبیری نییە بەڵکو تەندروستی گشتیە. ئەمە راپۆرتێک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا.